نووسین یەکێکە لە ئامڕازە هەرە گرنگەکان لە مێژووی پێشکەوتنەکانی مرۆڤایەتیدا، چونکە نووسین پەیوەندی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و فەرهەنگیەکانی نێوانگەلان پتە و دەکات و دەبێتە بەڵگەی سەرەتایی بۆ گێڕانەوەی مێژووی جیهان. ئەربیل وەکو ناوێکی گەورە وەکو براندەکە شتێکە شارێکی جیهانیە مەسەلەن. ڕاستە فکرەکە ئەمن زیاتر بیرۆکەکە هی من بۆ پەیرۆ و پرۆگرامەکان بەڵام ئەم بەتەنیا هیچم پێ ناکرێ مەسەلەن ئەمن هەڵبەتە ئەوانەی کە لەگەڵیشمدانە مەسەلەن هەموو مامۆستا و قوتابین هەر هەمویان مامۆستانیانی لە مەرحەلەی قوتابیەتی دەرچوونە. مەدرسەی ئەربیلی ئێستا براندێکە لە جیهانیانی کە تەمەشا دەکەی ئەوانەی لە ناو مەدرسەی ئەربیلین خاوەنی چەندین خڵاتی جیهانین مەسەلەن. یەک لەوانە بەخۆم بابڵێن هەر لە سەرەتای نۆهەتەکانەوە کاتی خۆی ساڵی 93 کە بەشداری چەند مسابقەیەکم کرد لە ئەستەمبۆڵ و ئەوانە جایزە و شتمان خەڵاتمان وەرگرت ئیدی لەوەوە زیاتر دەستی پێکرد بابڵێن. ئێمە وەکو مەدرسەی ئەربیلی کۆمەڵک خۆشنووسین لە ئەفکار جیاوازین لە نووسین جیاوازین لە بیرکردنەوە جیاوازین مەسەلەن. دەتوانین بڵێن کە مەدرسەی ئەربیلی پێکهاتیە لە کۆمەڵک خۆشنووسی کوردی ناوداری جیهانی کە هەر یەک لەوانە بە کۆمەڵێک ئەزمون بە تەمەنێک ئەزمون لە بواری هونەری خۆشنووسی دروست بووە. ئەو خۆشنووسانە هەم لە ناوەخۆوە هەم لە دەرەوەش بە کۆمەڵک چاڵاچی و پێشبڕکێ و ڤیستیڤاڵ و بە کۆمەڵێک ناو ئەزمون تێپەڕینە. هەر لە مامۆستایان مەسەلەن مامۆستا ئەحمەد و مامۆستا بێژار و مامۆستا سەباح و ئەوانە لە چەندین پێشبڕکەی جیهانی بەشداریان کردووە ئەوانی تریش و هەتا لیژنەی تەحکیم بووینە لە زۆربەی پێشبڕکەیەکان کە دووەلیەن ئەنجام درایە. بەپێی سەرچاوەکانی مێژوو پەیدابوونی نووسین دەگەڕێتەوە بۆ 3500 ساڵ پێش زاین لە ناوچەی میزۆپۆتامیا. ئەو کاتەی سۆمەرەکان لە درێژەی ئەفراندنە مەزەکانیاندا نووسینی مێخیان داهێنا. دواتر جۆری نووسینی مێخی لە میزۆپۆتامیاوە گەیشتە شارستانەتی مسرەکان و بڵاو بووەوە لە تەواوی ناوچەکە. ئەمەش وای کرد لە ڕووی ئابووری و سیاسی و مێژوویەوە کەڵکی زۆری لێ ببینن. وازن دەبم ئەگەر شوورەکەت لەبەر ئەوەی قەدیمە لەگەر خەت زۆر لە مێژە ماوەیشی زۆرە ئەگەر لەوانەیە تەوقیعەکەش لێ نەدەی لەوانەیە تابلۆیەکەت بناسرێتەوە لەبەر ئەوەی خەتەکان ئوسلوبی هەرچەندە یەک خەت یەک نەوە خەتە هەموو یەک خەتی دەنووسیتن خەتەکان هەموو یەکە و قاعیدە هەیە شتێکەیە بەس وەکو ئەوە تام و چێش ڕوحیەتەکەی فەرقی هەیە یعنی هەز دەکەی کە ئەو شێوەی فلان کەسیەوە. مەدرسەی ئەربیلی بریتیە لە پێشۆژیان تەبایی برایەتی. ئێمە هەمومان وەک مامۆستا ئەحمەد دەڵێ هەمومان مامۆستاین و هەمومان تەڵەبەین. بەخۆی ئێستا لە مەدرسەی ئەربیلی ئەمە هەر یەکە و زیاتر اختصاسمان زۆرە خەتێکە. بۆ نمونە من خەتی کوفی دەنووسم، مامۆستا بژار زیاتر خەتی نوسخ و سلوس دەنووسی، مامۆستا سەباح بامان شێوە، مامۆستا کارزان بە خەتی جەلی سولس. ستایلەکی ناڵێم یعنی تایبەت بەڵام مۆرچی ئەربیلی پێوە دیارە. ئەو پیتانەی کە هەبووە نەبتی بووە ئارامی بووە مەسەلەن حیری بووە پاشان کە ئیسلام هات وەکو حکومڕانی وەکو دین هات زیاتر ئیحتیمامی بە هونەری خۆشنووسیدا ئەو کاتی هونەر تۆزەک پێشکەوت. دوای ئەوان مەسەلەن ئەمەویەکان هاتن زیاتر ئیحتیمامیان پێدا. دوای ئەوان مەسەلەن عەباسیەکان یعنی هونەری خۆشنووسی لە سەردەمی عەباسیەکان زۆر
گرنگجێکی زۆری پێدرا گەیشتە ئەوج لە سەردەستی ئیبن بەواب و ئیبن مقلەی شیرازی ئەوانە. دوای ئەوە مەسەلەن ئەوانە مەدرسەی بەغدادیان پێدەگوتن، مەدرسەی کوفە هەبوو با بڵێن بە هەمان شێوە. دوای ئەوە لە پاشی عەباسیەکان ینی سیراعەکان زۆر بوون، ینی ئەو داگیرکاری و ئەو شتانە عوسمانیەکان توانیان با بڵێن خلافەت لە عەباسیەکان وەرگرنەوە، ئەوان بۆ خۆیان مەسەلەن مەدرسەیەکی خاسیان دانا، ئەوە بووکە یاقوت المستعصمی ئاخر خۆشنووسی مەدرسەی بەغدادی بوو با بڵێن ئەوەی کە هەبوو. تورکەکان هاتن لە یاقوتی ئاخر ئەوەی کە هەی بوو وەریان گرت و کردیانە هەوێنێک بۆ خۆیان بۆ مەدرسەی عوسمانی مەسەلەن مەدرسەی تورکی ئەوەی تورک عوسمانی چونکە تورکی نەبووە، تورکی کەلیمەیەکی نوێ. دەتوانین بڵێن بیرۆکەی دروست بوونی مەدرسەی ئەربیلی یاخود ئامانجی لەوەی پێکاتیە کە ئێمە چۆن بتوانین لە پاڵ پەرەپێدانی هونەری خۆشنووسی چۆن بتوانین خزمەتی کللتوری کوردی پێ بکەین، یاخود بە واتایشکە چۆن کللتوری کوردی چۆن هونەری خۆشنووسی بکوردێنین، یعنی بەرگێکی کوردانی لەبەر بکەین. بەو شێوەیە ئەو یەک لە ئامانجەکانی مەدرسەی ئەربیلیە. یەک لە نقطەی قووەتی مەدرسەی ئەربیلی ئەوەیە کە دەستەی دامەزرێنەری ئەندامانی مامۆستانی مەدرسەی ئەربیلی خۆشنووسی زۆر بەتوانەی جیهانین، یعنی لە جیهان لەسەر ئاستی جیهان پلەپایان بەرزە بابرێن و هەولێر وەک ناوەندێک لێ هاتووە کە یەک لەو چاڵاچانێک کە ئاماژەی پێ بکە مەدرسەی ئەربیلی کە بریتە لە ئیجازە نامە، یەک لەو چاڵاچیانە هەر لە سەرەتای دروستبوونیەوە کۆمەڵێک ئیجازە نامەی دا بەو خۆشنووسانەی کە گەیشتی ناو ئاستەی کە ئیجازە وەربگرن. ئەوانە شەر پێک نەهاتوون لە ئەندامانی مەدرسەی ئەربیلی یاخود هەر کوردن، بەڵکو خەڵکی تریش کە عەرەب و ئیدیکەش ئیجازەیان وەرگرتووە لە مامۆستایانی مەدرسەی ئەربیلی. پێبەپێی ئەم مێژووە و لەگەڵ گۆڕانکاریەکانی نووسیندا خۆشنووسی وەک هونەرێک پەیدا بوو، هەر نەتەوە و شارستانیەتێک هەوڵی دەدا بەپێی تایبەتمەندیەکانی زمانی نەتەوەکەیان پەرە بە خۆشنووسی بدەن. هەموو جارێ باسم دەکردم گۆن کە برێن وەڵی ئەحمەد دەرێم یەکەم بووە، هەموو جارێ باسم دەکرد برێم یەکەم بوو دەرێ هەموو شخص دەگوێ ئەتوو لەو دوکانەی لەناو ئەو هەولێرێ ئەتوو لە عالەم یەکەم بووی کو یەکەم بوو، یعنی زۆر شتێکی پێیان سەیرە، یعنی ماشەڵڵا کورد باڵا دەستە لە خەتی، یعنی لە عێراقم کە زۆربەی زۆری ئەگەر برێن چمە درەسێک لە خەتی خەتاتی باش هەیە لە عێراق بپرسی لە تەمانەمە ناو بانگمان وەکو ئیعلام لەوانەیە لەکن عالەمێکم ناسراوین بەس وەکو خەتاتەکان و یان ئەوانەی هونەردۆستن ناو بانگەشی زۆرمانەیە ئەگەر لیان بپرسی بری خەتاتە باشەکان لە چێنە زۆربەی زۆری دەرێ لە هەولێرن لە کوردستانن لە مەدرسەی ئەربیلینە، ینی بەڕاستی مەدرسەی ئەربیلی ناو بانگەشی گەلە زۆری هەیە، هەمووش خەتاتی بەتوانا و هەمووی بەشداری پێشبڕچی عالەمی دەکاتون و خەڵاتی عالەمیان بەدەستێنان. هونەری خۆشنووسی پێش سەردەمی ئیسلام هەر هەبووە، بەڵام کە ئیسلام هات ینی زیاتر بەرەو پێشی بردوو بەهۆی ئەوەی کە لە بۆ نووسینەوەی قورئانی پیرۆز بەکارهاتیە زیاتر بایەخیان پێدایە. کاتێک ئیسلام هات ینی وێنە کێشانی حرام کرد، زیاتر هونەرمەندەکان یان بڵێ خۆشنووسەکان ئەوانەیان ڕسمیان کردیە زیاتر بایەخیان بە لایەنی هونەری خۆشنووسیدا لۆ ڕازاندنەوەی سەر دیواری زرۆتەکان یان ئەو شوێنانەیان لە بۆ ڕازاندنەوەی کاسە و ئەو شتانێک کە ئەو وەخت نووسینیان لەسەر کردیان بۆ گڵکۆی گۆڕەکان یان بۆ نووسینەوەی ئەو زانستەی کە ئەو وەختی هەبووە زیاتر ویستویانە هونەری خۆشنووسی بەرەو پێش بن لەبەرەوەی لایەنی حرامکردنەکەی
زیاتر بایەخیان بە هونەری خۆشنووسی دێ. هەولێر هەر بەوەی ناسرااو بووە لە هونەری خۆشنووسی هەمیشە پێشکەوتوو بووە، ینی با بڵێن خۆشنووسی چاکمان هەبووە. با بڵێن یەک لەوانە لە چەند سەد ساڵ لەمەوە پێش مەسەلەن محەممەد تاهر کوردیمان هەبووە کە خەڵکی منتیقەی شەقلاوە ئەوانە بووە، یەکێک بۆ لە خەتاتە باشەکان، بەڵام چووە مەکەی مەسەلەن چوو لەوێ ژیا با بڵێن. لە خۆشنووسەکانی دیکەی هەولێرێ مەسەلەن هەمانە کاک نەجات ئەربیلی نەجات ئەنوەر ئەربیلی با بڵێن کاک جەمشیدمان هەبوو، کاک سیروانمان هەبوو، ئەوانە هەمووی خۆشنووسی قەدیمن. مەدرسەی ئەربیلی کە دروست بووە هەلبەتە فکرەکە زیاتر بیرۆکەی من بووە، یان تمۆحی من بووە، حەزم لێ بووە وەکو شعور بە نەقسێک یان بەرامبەر بە میلەتانی دیکە مەسەلەن دەبێ کوردستانیش مەسەلەن دەبی هەولێریش مەسەلەن مەدرسەیەکی خۆی هەبێت. بخۆی چەند ئامانجەکەی لە هونەری خۆشنووسی، ئامانجی یەکەم لایانی ڕۆحیە، ینی ئەو هونەرمەندە کە دەڵێن لایانی ڕۆحی ینی ئەحساس و هەست و سۆز و ئەو بابەتانە، چوەک هونەرمەند کە خۆی خۆشنووسە، چوەک ئەو خەڵکانی کە هەوادارن ینی چێژ لە تابلۆی هونەری دەکەن. ئامانجیتر ئەوەیە کە خزمەت بە کللتوری نەتەوەکان دەکات، ینی نووسینەوە و مانەوەی ئەو هەموو دەقە ئەدەبیانەی کە لە سەردەمی زووماون هەتا دەقەدینیەکانیش بەهۆی خۆشنووسیەوە بووە. زۆربەی مەلایەکانی کورد کاتی خۆی خۆشنووس بووینە، بۆ نمونە مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس، ئەوانە زۆربەیان هەر بەخۆیان قەمیشیان چا کردووە، حوبریشیان چا کردو، ئەو دەستنووسانیان پێ نووسیوە، ئەو هەندێکم بینیوە. ئەمانە هەمووی ئامانجی خۆشنووسین، ینی بەشە ڕۆحیەکەی، بەشە کولتوریەکەی، بەشێکی بچووکی بریتیە لە بوارە تیجاریەکەی. پێش دەرکەوتنی ئیسلام جگە لە ناوچەی میزۆپۆتامیا لە وڵاتانی چین و هەندستان و یۆنانی کۆن خۆشنووسی بایەخی زۆری پێدراوە. ئەم بایەخ پێدانەش بۆ نووسینەوەی ڕووداوەکانی مێژوو، شکۆدارکردنی پاشا و سەرکردەی ئیمپراتۆریەتەکان و تێکستە ئاینیەکان بەکار هاتووە. دواتر بۆتە نەریتێکی گشتی و بە مەبەستی خوێندن و خوێندەواری بڵاوبۆتەوە. زۆر جار حتا عەرەب بەخۆی دەرێ الخەط فەن جەمیل، خەت هونەرێکی جوانە، معنای خەت کە گوتت خەت یعنی هونەر، یعنی هونەرەکە تەنها عەرەب تێیدا بەشدار نەبووە، بەڵکو هونەرمەندی ئیسلام هەمووی تێیدا بەشدار بووە. لۆی ئەگە گوتت الكتابة لتوانی برێ الكتابة العربية، الكتابة العربية الحرف العربي، بس کە گوتت بەس بەنام طبیعەتی ئەوە ئینسان دائیمەن وهایە حەز دەکات دائیمەن ئەو شتانە لە خۆی ڕاکێشیتن، برێ وەڵڵا الخەط العربي. چونکە ئێستا کە زۆربەی زۆری مسابقاتەکان کە دەکرێتەوە تەنها مەسەلەن لە تورکی ناوی نارێن، دەرێن فەن الخەط الئیسلامی، فەن الخەط الئیسلامی بە ناوی عەربی ناوی نابن، بەس ئەوی عەربی هەر یەکە لە خۆی ڕاکێشی. وەردەزانای هونەری زەخرەفە یان نەخش سازی هونەرێکە تایبەتە، یعنی کەسانی اختصاسەیە لەو بوارە ئیش دەکەن، مەرج نییە ئەوەی کە خەتات بێ و نەخش ساز بێ یان موزایب بێتن. زەخرەفە لە بۆ تابلۆی خۆشنووسی وەرد جلوبەرێک وایە، یعنی کەسەری بێستە بێت جلوبەرێک یان جلوبەرێکی ناشیرنی لەبەڵبێ وەبزانم ئەوە جوان دەرناکەوی، بەڵام ئەگەر زەخرەفێری کەسێکی پرۆفیشنال بیکات ئەو کاتی هەم قیمەتی لەوحەکە بەرز دەبێتەوە، هەم قیمەتی زەخرەفەکەش پەیوەندێکی پتەیان لەگەڵ یەکەیە. زەخرەفەکانیش جیاوازن، یعنی ئێستا بۆ نمونە تۆ خەتی کوفی دەنووسی، یعنی زەخرەفەی بەکاردێنی زیاتر لە خەتی کوفی نزیک بێ، یان با بڵێن تۆ تابلۆیەکی
خەتی جەلی سولس دەنووسی یعنی جوانترە کوتلەکانی زەخرەفەی کوتلەی گەورەوی بچووک نەبیتن یان با بڵێن خەتی نووسغ دەنووسی لەبەرەوەی خەتەکە وردە ناکرێت تۆ زەخرەفێر بیکەی کوتلەکانی گەورە بیتن پێویستە یعنی لەگەڵ خەتەکە تەنسیق بکرێت. مەدرسەی ئەربیلی مەدرسەیەکە کە بە تەواوەتی لەناو عەشقدا لەناو پێکەوە ژیاندا جیاواز یەکمان هەیە لە نێوان مەدرسەکانی دیکە ئێمە بەس پابەندین بە نووسینەوەی قورئان و ئایەت و شت مەسەلەن حەدیث ئێمە خۆشنووسانی مەدرسەی ئەربیلی هەر شتێک جوان بێ هەر شتێک تعبیر لە پێکەوە ژیان بکە هەر شتێک تعبیر لە خۆشەویستی بکە ئێمە ئەو شتە دەنووسینەوە ئێمە جیاوازی ناکەین وەکو مەدرسەی ئەربیلی ئەوەی کە هەیە مەدرسەی ئەربیلی ئەوەی کە دەینووسینەوە تعبیر لە ئینسانیەت دەکا زیاتر ئەوەی کە هەیە. هەر هوەرێک کە ئەحساس و لایەنە ڕۆحی تێدا زاڵ بوو زیاتر کاریگەری دەبی لەسەر بینەر لەسەر ئەوەی کە تابلۆیەکە دەبینی. من لە پێشەچی کوڕاسی هەندەسێ ڕۆحانی زۆر بە جوانی باسی ئەو بابەتەم کردیە دەکرێت بڵێن شوێن پەنجەی یان کاریگەری ئەحساسی ئەو هونەرمەندەی لەسەر تابلۆیەکەی کاریگەری بە هەمان ڕێژە کاریگەری لەسەر بینەر دروست دەکاتن. ئەگەر نا ئەو ئەندازەیە کە لە هونەری خۆشنووسی لە بۆ پیتەکان هەیە هەمان ئەندازەیە خۆشنووسێک لەگەڵ خۆشنووسێکی تر هەمان ئەلف بەیەک قاعیدە بەیەک ئەندازە بەیەک درێژی و پانی دەنووسن بەڵام لە کاتی ئەنجامدانی تابلۆیەک جیاوازی دەکرێت نێوان هەر خۆشنووسێک کە هەر ئەلفێک دەنووسێ یعنی بۆ نمونە پیتی ئەلفی هەر خۆشنووسێک لەگەڵ خۆشنووسێکی تر تام و چێژێکی تایبەتی خۆی هەیە جیاوازە دەناسرێتەوە ئەگەر بە وردی و بە قوڵی تەماشا بکەیت دەناسرێتەوە ئەوان هەمووی ڕنگدانەوەی ئیحساس و هەست و سۆز و لایەنە ڕوحیەکەی ئەو هونەرمەندەینە. دوای هاتنی ئاینی ئیسلام خۆشنووسی گرنگی زیاتری پێدراوە و بۆتە بنەمایەکی بەهێز بۆ نووسینەوەی تێکست و ئایەتەکانی قورئان. ئەمە ژوای کرد لە پانتایی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست و وڵاتانی ئیسلامی خۆشنووسی وەک هونەرێکی باڵا لە قەڵەم بدرێت. ئەمە دوو خەتمانەیە مەسەڵەن کوفی پێی دەرێن کوفی ئەوانەی وەکو کوفینە پێی دەرێن خەتی وشک ئەوانە پێی دەرێن خەتی نەرم خەتی نەرم ئەوەیە دەتوانی ئێستا مەسەڵەن ئەوە خەتەکی نوسخە ثلثە کە نووسیتە مەسەڵەن ئەو خەتی ثلثە ئەتوو بخۆت تەوزیعی دەکەی هەر پیتێکی لە جێیەشی دادنی کۆمپیوتەر کوردستانی ئەو پیتانە لەبوو تەوزیع کاتن ناتوانانی دەبێت خیبرەکەت هەبیتن ئەو پیتانە تەوزیعەکەی ئەو خەتانەی کە دەینووسی زۆربەی زۆری کلاسیکە هی من کلاسیکە یعنی ڕێچکەکەی من کلاسیکی پێدرێن ڕێچکەی حروفیاتیش هەیە یعنی زۆربەی زۆری هەیە دەیکاتن تابلۆیشی دەکات تابلۆیەکە ناخیندرێتەوە زۆربەی زۆری وەکو حروفیات وەکو تەشکیل وەکو شتێکی جەمالی دروستی دەکاتن بەس وەکو خوێندنەوە نەسوتەباری خوێندنەوەی ناخیندرێتەوە بەس وەکو حرف وەکو جوانی حرف جوانی پیت. زۆرەکانی خەت بابرێن لە کوفیەوە دروست بووە تەنیا کوفی زیاتر لە 6 زۆریە باوەگوتم بەڵام لەبەرەوەی زۆربەی فۆنتەکان لە ناوچوینە یان بەکار نهاتوە یان ئێستا بەکار نایە 3-4 زۆری سەرەکی مایە با بڵێن زیاتر کوفی موسعەفیە کوفی مەشریقیە و کوفی هەندەسی بە هەموو شێوازەکانی با بڵێن موڕەقە یان تەزینیە یان گوڵدارە یان بەو شێوەی دواتر دێتە سەر ئەو جۆرە خەتەکانی ترکە با بڵێن خەتی سولس خەتی نوسخ خەتی دیوانی و جەلی دیوانی و خەتی ڕۆقعە و
خەتی ئیجازە ئێستا ئەو خەتانە زیاتر هونەرمەندی خۆشنووس بەکاریان دێنێتن. ئێستا تەواوی ئەو مەدرسانەی کە هەیە با بڵێن مەدرسەی عەرەبی هەیە، شامی هەیە، مەسەلەن ئێستا ئەستەمبۆلی هەیە. ئەمن دلیلم لەسەر ئەوەی کە مەدرسەی هەولێرێ با بڵێن ئەوەی مەدرسەی ئەربیلی مانجی هەشت لە هەیئەی تەحکیم بووم لە شارقەی، چاوم بە بەرزترین یان با بڵێن یەکێک لە قوتبەکانی هونەری خۆشنووسی تورکان کەوت کە داود بەکتاژ بوو کە پێک گەیشتین هەر بەو نەسەی پێی گوتی مەدرسەی ئەربیلی تۆپ یەکێکە لە بەرزترین خۆشنووسەکانی هەموو دنیا کە ئەوەی کە هەیە مەسەلەن لە خەتی جەلی سولسوانە کە دەنووسێ. ئەنی دلیلم لەسەر ئەوەی کە ئەوە مەدرسەی ئەربیلی مەدرسەیەکە لە لووتکەدایە بڵێ. ئێمە بیرۆکەمان زۆرە، ینی پرۆژەمان هەیە، پرۆژەی استراتیجیمان هەیە، بەڵام دەبێت کاری لە بۆ بکەین، دەبێت ئیشی لۆ بکەین وردە وردە ئەتا بتوانین ئەو پەرە بەو جانەبەی بدەین. یەک لە بیرۆکان بۆ نمونە مەسەلەن نووسینی تێکستە کوردەکانە با بڵێن دیوانی شاعیرەکانی کورد. من بۆ خۆم بیرۆکەم هەیە و یەک لە پرۆژەکانم دەستیشم پێ کردیە نووسینەوەی دیوانی مەحویە و ئەگەر ئینشاڵڵا تەمەن باقیبی هەموو دیوانەکانی تریش دەکرێت برین ئەوە یەکێکە لە پرۆژەکانی مەدرسەی ئەربیلی کامە بتوانین خزمەتی کللتوری کوردی بکەین، دیوانەکانی شاعیران، پەندی کوردی، هەموو بابەتە کللتوریەکان. ئەوە بەشەکە لە ئامانجی دروستبوونی مەدرسەی ئەربیلی. دەتوانین بڵێن خەت پەیوەندی بە شارستانێتی ئیسلامیەوە هەیە نەک عەربی، بۆیە ئێمە دەتوانین ئەسپی خۆمان لە بوارە تاو بدەین کە وەکو نەتەوەکانی تریش کەمە هیچمان لە ئەوان کەمتر نییە لە تورک و لە فارس و ئەوانە بتوانین خەت لە خزمەتی کللتوری کوردی بەکاربینین. هیچ تەشی مەحاڵ نییە دەتوانین مەسەرەن هەندێک لەو خەتانە یاخود دروستکردنی خەتی نوێ لە ناو کللتوری کوردی ئەوەش دەکرێت داهێنانێک بێ و هیچ تەچیش مەحاڵ نییە. ئێستا شاری هەولێر بۆتە مەڵبەندێکی درەوشاوەی خۆشنووسی و کۆمەڵێک خۆشنووسی بەناوبانگی تێدایە کە لەسەر ئاستی جیهان ناسراون و لە پلێکەکان ئاماژەیان بۆ دەکرێت. بەڕاستی ئەو کە ئەمە بەشداری ئەو پێشبڕکێی جیهانیمان کردیە، ئەمە مەسەڵەن لە ساڵی 1970 لە دوو خەتی کە دەکا خەتی نوسخ و ثلث یەکەمم هینە لێکەمم هینە لە ئەستەمبول کە ئەو ئەستەمبولە کە مرکز ئەبحاثە هەموو مؤتەمەری ئیسلامی ئەوەی منەظەمەتی ئیسلامی کە ئەو سەرپەرشتی دەکاتن بە شوێنەکەی لە ئەستەمبولە. ئەو هالەیە یعنی ئەمە زۆربەی زۆری ئەو خەتاتانە ئەو کە بەشداریان کردیە لە پێشبڕکێ و مسابقات و شتیوا لە بەشداریان کردیە نەتیجەی باشیان بەدەستهێنایە، یان بەشداری مەعارضی عالەمیان کردیە. ناو شوهرەتەکە تقریبا لەوەی دێتن، لەوەی زیاتر دێتن کە ناو شوهرەتەکەش پەیدا بوو، ناو دیارە دائیمە لە بۆ تەحکیم و شتیوالە ئەو کە من لە چەند جیان دووزار مەسەلەن لە فجیرەی تەحکیمم کردیە، لە شارقەی تەحکیمم کردیە، بەتاقی تەنێ نیمە بەس مەسەلەن تەمسیلی عێراق دەکەم، لەوانەیە لەگە 5 حەکەمی بم تەمسیلی عێراق دەکەی لە شارەکانی خۆمان لە خوارێ لە کەربەلا و لەوانە لە ئێران وەکو حەکەم تەحکیمم کردیە وەکو ناوبژیوان. مەدرسەی ئەربیلی ئایندەیەکی درەوشاو و گەشی هەیە و زیاتر بەرە و پێشیش دەڕواتن و زیاتر گەشاوەتر دەبێتن بەهۆی ئەوەی کە مەدرسەی ئەربیلی شێواز و ڕێسایەکی جوانی هەیە. زۆربەی مەدرسەکانی تریان با بڵێن زۆربەی خۆشنووسەکانی جیهان لە هەموو پارچەکانی بەرەی وڵاتە ئیسلامیەکان ئەگەر برێم تەقلیدی مەدرسەی ئەربیلی دەکەنەوە وابزانم زیادە ڕۆیم نەکردووە. قوتابخانەی ئەربیلی
بۆ خۆشنووسی کە گروپێک لە خۆشنووسە بەتوانا و شارەزاکانی شاری هەولێرن بوونەتە پێشەنگی پێشبڕکێنێ دەوڵەتەکان و دادوەری خۆشنووسی لە جیهاندان و ئەوان بڕوانامە دەبەخشن بە خۆشنووسانی جیهان. ئەمەش لە ڕووی کولتوری و هونەریەوە بایەخێکی زۆری هەیە بۆ کوردستان و هونەری کوردی. ئەگەر عاشق نەبی ناتوانین داهێنان بکەین. ئێمە ئەگەر خۆشنووسێکی عاشقمان هەبێ مەدرسەیەکی خۆشنووسی دروست دەبێ. ئێمە ئەگەر ئەدیبێکی عاشقمان هەبێ ڕۆمانی جیهانی دەتوانین بنووسینەوە. ئەگەر ئێمە مهندسێکی عاشقمان هەبێ کوردستانێکی جوان ئاوادان دەکەینەوە. ئەو شتانە هەمووی بە عاشق دەکرێت کاکە. هیوادارم بمانتەوانی بە میرەجانێک بکەین مسابقەیەک بکەین ئێمەش وەکو وڵاتانی دیکە بمانتوانی بە هەرچی خۆشنووسی جیهانی هەیە بیانهێنینە ئێرە بیانهێنینە هەولێر پێیان پیشان دەین ئێمەش کوردستانێکمان هەیە ئێمەش ئەمن و ئاسایشێکمان هەیە ئێمەش وڵاتێکی جوانمان هەیە هونەرمەندی باشمان هەیە ئێمەش دەتوانین مسابقە بکەین ئێمەش دەتوانین مەسەلەن ئەوەی کە لە وڵاتان دەگوزارێ ئێمەش دەتوانین بکەین.